باز لە بێ کەرامەتی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان بکەم. تەبەن هاوڕێیان لە هەموو دنیا کە کارەساتێک ڕوودەدا حکوومەت هەموو دام و دەستگاکانی خۆی دەخاتە خزمەتی ئەم کارەساتەی. بەڵام لە وڵاتی ما حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە دام و دەستگاکان ناکە کە بچن بەهانای ئەو خەڵکیەوە، داوا لە ڕێکخراوەکی خێرخوازی دەکات، داوا لە ڕێکخراوی بارزانی دەکاتن لەوەی بچی نانی لەو خەڵک ئامادە بکە. کەکە ئەو بێکەرامەتی سیاسیە. یعنی حکوومەتێکمان هەبی پاس و یەک ساڵی ئەوەندە بێکەرامەت بی بەخۆی نەتوانی بەهانەی خەڵکەوە بچی داوا لە ڕێکخراوەکی خێرخوازی بکە بچیت. ئەی حکوومەت مانای چییە؟ ئەی دام و دەستگاکان مانای چییە؟ یعنی ئەوە بێکەرامەتکردنی حکوومەتە. دا پێمان برێ دەستگای خێرخوازی پارەی لە چێ دەیدی کاکە؟ ئەو هەر پارەی مێ دەدزیتن. ڕوونی خۆمان لە خۆمان دەدەنەوە بە خێریش پێمان دەفرۆشنەوە. یعنی تۆ تەماشا بکە هەموو ڕێکخراوە خێرخوازەکانی دنیاە سەرچاوەکەیان دیارە. بالا باز لە ڕێکخراوە جیهانیەکان نەکەین. لە کوردستان دوو کەسەنە، یعنی کەسی ئاسایینە. حاجی کاروان دەرێ ئەو پارەیە کە ئەمن وەری دەگرم پارەی خۆم نیە، ئی خەڵکە دابەشی دەکەمەوە. ئارازی خالیدیش بە هەمان شێوە، یعنی سەرچاوەیان دیارە. لە خەڵک وەردەگرن دەدەنەوە خەڵک، بۆ منەتیش ناکەن، بە خێریش نافرۆشنەوە، بە ئەرکی خۆیان هەردەستن و بە خۆیان وا پیر دەکەنەوە. تەبان ئەمە ڕێز لەو نەوە خەڵکانە دەگرم بەدەر لە ئایدیای سیاسی کە ئەوانە جێ ڕێزن. بەڵام حکوومەتی ما ئەوەندە بێکەرامەتە داوا لە ڕێکخراوێکی دەکات کە بە پارەی دزی فزی دروست بووە. ئەوجە بچیتن ڕێکخراوەکەش ئەوە سەرۆکێ هاتێ لە پێشڕاگەیاندنەکان وەڵامە نانی نانی نیوڕانیان لەو دروست دەکەین. ئەی بێکەرامەت، ئەو بێکەرامەتیە. ئەی ماقوڵە حکوومەتەکەمان ئەوەندە بیتن سەرۆک وەزیرانەکان ئەوەندە گەمژەبی گەمژەی سیاسی. ئەو لە چی دنیایە بووە؟ ئیلا لەو کاوستانیەی ما. یعنی ئینسان هەندێک شت دەبینی دنیای مێشت تەقەبوڵ ناکە. جەواب پێ مێشتی مەیان بردوو پێشتر دەیانگو برای زل بێ. کاکە برای تەبعەن هاوڕێیان برای زل بە حیساب لەناو هەموو بنەماڵەی بارزانی لە هەمویان خیندەوارترە. بەڵام ببینن ئەوجە لە هەمویان گەمژەتری سیاسیە. یعنی معقوڵە کابراایەک برێ ئەمە لە جامیعەکی ئەمریکی تەخەڕوجم کردیە و سەرۆکی حکوومەتم کوڕی زەعیمیمە باپیریشی هەر زەعیم بووە. ئەوەندە گەمژەی سیاسی داوا لە ڕێکخراوەکی خێرخوازی بکە کە پارەی ڕێکخراوەکەی بە دزی فزی دروست بووە. یعنی وەڵڵاهی نییە شەرم لە هەموو شتێکی دەکەمەوە. یعنی پەرلەمانتان هەیە بێت، کورا حکوومەتتان هەیە بێت، ڕاگەیاندنتان هەیە بێت، هەتا کەنجەوە بێکەرامەتی. کاکە ڕێز لە خەڵک ناکەن، ڕێز لە حکوومەت بگرن، ڕێز لە دام دەستگاکانی بگرن. ئەوە سوکسەلیمی مەکەن. یعنی ئینسان ئەو شتانە دەبینیتن نییە ڕاست مێشتی تەقەبوڵ ناکە. یان پەیامنێرەکەی ڕوودا دایکە دایک جەرجی سوتایە هەرچی پرسیاری سوکسەلیم هەیە دەیکە. ئەتو تاکیدی مندارەکەت ئابوردیتی ئەو کەنجی قسەیە. یعنی لە وڵاتەی ما هاوڕێیان هەموو شتێکیان سوک کردیە، هەموو شتێکیان بێکەرامەت کردیە. ئاخیرەترین شت کە هات حکوومەتیشتان بێکەرامەت کرد. هەیخوا بێکەرامەتتان